ماستاوی سارد جەوەکە گەرمە دەخورێ لەگەل لەفەی ئەوها لێرە لە گەرمای هاویندا شوێنێکەیە کە دڵت دەیبەستێت لە ناو بازار شاری هەولێر گەنجێک لەسەر عەرەبانەیەک کە گۆزەیەکی داناوە ماستاوی تێدا دەفرۆشێت بە بەفر و لیمەوە و هەروەها ئەو کاسانی کە تێدا پێشکەشی دەکات هەموو مسن یعنی دەمەوێت بچمە لای خۆی بزانم بیرۆکەکە چۆن بوو بۆی هات لێرە لیمۆکانیشی داناوە وەستاژان سلااوت مامەجیان بەخێر بێ چۆنی خێر بێ فەرمو مامە کارەکە چۆنە بیرۆکەکە چۆن بوو لەگەڵ گەرمای هاوین واللهی مامە بەخۆی ئەمە زستانان شیر و کایی دادنێ بە زستانە شیر دەخورێ شیری گەرم ئەو هاوینانیش کردمانە ماستاو ماستاوی سارد جەوەکە گەرمە دەخورێ لەگەل لەفەی ئەوها ئەو بیرۆکێ ئەم گۆزە دانانە فکرچەوە ئەوەیە تورکیا بەخۆی فکرش تورکیا ئەو ئەمەش دیتێم بەخۆم لە خۆم دروست کردەوە لە خۆم دروست کردەوە بەهۆی ئەوە ینی سەردانی کرد زیاتر بوو مشتری زیاتر ئەدیکو ئەمن ئیشی خۆم خاوێنە ئیشی کاسبی دەبی کاسبی خۆ دەبیت خاوێن بێکەم دوۆیش چیرو عامزی هەمووتان دەزانم بەچەندێ 2500 ئەم دەینم دو سێ سندوق دێم سیبادێکی کەم لێ دەکەم بەس ئەو خەڵکەم لێ رازی باشە ماستەکە چییە ماستی مەڕی کوردیە تێکەرە بزن و مەڕ و چێرە تێکەر ساب مەڕ نییە ئەوانە خۆشترن و ماستاوی ئەو دەرەجەیەکە ماساوی خۆشە ترشە عامسێ دەگەن خێتی دەکەن ئەو بەفرێتی دەکەن ماستاوی زۆر باشە ئەو کاسانە ئەو مسا ئەوانەی ئەوەی لێ پێشکەش دەکەی کو یعنی ئەو جامانە ئاسنە نە ئاسنیە نوعاز نیەوەیە ئەوەیە ستیلە بەس ڕەنگی زەردە بەرێ باشە هەبووە هاتبی جارێک خواردبی دووبارە و سێبارێک دووبارە ئەدکو ئەم مشتری خۆم هەیە دێت و هەم ڕۆژ ئێستا پێشم گۆبێن نەفەر لە بۆ تو هاتمە لە بۆ ماسای تو هاتمە وەڵای ئێستا لێ دانیشتیش زۆر کەس دێتەوە دەخواتەوە لە خۆ دەباتەوە سەفەری دەباتەوە لەو مارێ سەفەریشمان هەیە لە ناو دەبین قەتر دەکەین ئاویم قەتەرە ئەوەکێ بەتار دەکەین پێکاتەکەی هەر ماست و ئاو ینی هیچ دەرمانی چتر تێ بکەین بەخۆی هەر ماستە و ئاوەکەیە ئەوە ئێستاوە ئاوی ماستاوی خەفیفە زۆر خەفیفە ئەم لێرە ماست تێ دەکەم عامسێ دەکەم خێتی دەکەم پێش دەکەم کابرا لە خۆی دەخواتەوە زۆر خۆشە ئەگەر خۆش نەبی کابرا نایێتەوە کرم خواردنگە شتی لێ لەگەڵ کەباب دەرێن ماستاوە کەبابە لەفەیە فلافل هەموو شتە لەگەر ئەو ماستە لەگەڵ هەموو شت دەخورێت هەندێک کەسە لۆ لەفەی نایە وڵی دەرێ لە فلان زیاد بەس لە ماستاوەکەت بکەن ئەو لیمۆە تامی خۆشتر دەکات دروش دەکات بەخۆی ئەوە تام سوورە یەک قسخی عامستێ دەکەی زۆر خۆش دەبێت ئەمە چەندە ینی ئەو بیرۆکەیە ئەو عارەبانە لێدان ئەو 4 ساڵە 4 سال زیاتریش زستانە شیرمان هەیە شیری گەرمە هاوینانیش ماستاوە لە بابەتی سپیایی دەکەین ئادیکووە ئەو بەفرا بەفری معمەلە بەخۆی لە ئەو معمەلی دروست دەکەین داوەچی چیا مەزەری جوانە ئەمەش هەم دادێنم زیاد دێنم کەمی ناینێ لەو مەزەری دادێ بەخوا جوانە جۆکەی گەرمە پێم وایە خەڵک پێویستە لەلاو ماستاوەکی ساردە ماستاوەکە چیرە تامی خۆشە دەخورێ